ئێمە ئیمڕۆ هاتوینە لە کەرکووکەوە هاتوینە بۆ پاڵپشتی برا جوتارەکانمان. ئێمە وەکو بلین محافەزەی کەرکووک زیاتر غەدرمان لێکراوە. ئێمە زەویەکانمان کێشە لەسەرە مادەی 140 ئیتر غەدرەکە ئێمە دووقاد و سێقادە. ئێمە حتى ئێستاکە پارەکەمان وەرنەگرتووە. ئێستاکەش دوای ئەوەی وا کشت و کاڵەکەمان کرد و وا نێزگەی دوورنەوەی ئیتر مفاجە یعنی ئەم خەبەرە مفاجە بۆ ئێمە هات. ئەڵێن کاکە سعری گەرمیان داگرتووە لە 850,000 بۆ 700,000 دینار. ئێمە جوتیارانی پارێزگای کەرکووک تا ئێستا لە 140 جوتیارانی کەرکووک شایستەدارەیەکانی ساڵی پاریان بۆ خەرج نەکراوە. ئەمە یەکەم. دوام ئەم بڕیارانەی دوایینەی ئەنجومەنی وەزیران کە بڕیاری داوە بە کەمکردنەوەی نرخی گەنم لە 850,000 بۆ 700,000 دینار بە نسبەت ئەمانەی لەناو پینالی کوشتکوالین. بەڵام بڕیارێکی تری داوە کاری کردووە ئەلێ ئەوانەی لە دەرەوە پیلانی کوشت و کالین تەنها بە 500,000 لیان وەرەگرم و ئەمەش بڕیارێکی نادات پەروارانەیە و ئێمە قبولی ناکەین بە تایبەت خەڵکی کەرکووک و سنووری مادەی 140 لەبەرەوەی ئاشکرایە لە لای هەموو لایەنە سیاسیەکانی عێراق کەرکووک ناوچەی کێشە لەسەرە کێشەی خاوەنددارێتی زەویزاری هەیە. سەرەڕای ئەوەی یاسا دەرچووە لە ئەنجومەنی نوێرەران بڕیار دەرچووە لە ئەنجومەنی وەزیران هیچ کام لەم بڕیار و یاسایانیان جێبەجێ نەکردەوە بۆ چارەسەرکردنی کێشەی زەویزار لە کەرکووک